گروپی نانۆبیت گروپێکی میوزیکی کوردیە لەلایەن هونەرمەند هێمن دەریاوە دامەزراوە لە وڵاتی ئەڵمانیا کە میوزیکی جیهانی پێشکەش ئەکەن جگە لە میوزیکی کوردی. بۆ زانیاری زیاتر لەسەر چالاکیەکانی ئەم گروپە میوانداری هونەرمەند هێمن دەریامان کردووە. کاکێ من سڵاو لێبێت. ئەکرێت بپرسم مێژووی گروپی نانۆبیت لەکە و لە کەیەکەوە سەری هەڵداوە؟ لە ئەڵمانیا و لە ساڵی 2009 سەری هەڵداوە و دەستمان کردو بە کارکردن بۆ گروپی نانۆبیت. بەڵێ لەلایەن کێوە ئەم گروپە دامەزراوە؟ لەلایەن هێمن دەریاوە. بەڵێ گروپەکەتان چەند ئەندامن و ئەندامەکان کوردن یاخود ئەندامی ئەڵمانیشی تایە؟ پێک هاتوین لە 4 کەس. من خۆم درامزێنی گروپەکەم و کاری دابشکردن بۆ دابشکردنی مۆزیکەکەم بۆ گروپەکە. هێدیخان دەنگبێژی گروپەکەی و زۆر جار کاری پێرکاشن و کاری سند ئەکات لە گروپەکەیە. بە ڕێزێکی خەڵکی وڵاتی ساحیلی ئاژمان لەگەڵایە، وڵاتی ئەفریقیە باسەستە لەگەڵمانە و گیتارستەکەمان ئەڵمانە. چۆن بە میوزیکە جیاوازەکانتان بوونەتە باڵێزی ئاشتی؟ لەبەرەوەی ئێمە هەوڵەیین دایمە لە تێکستەکانمانە زۆر کەسەیە لەسەر خۆشەویستی بەرهەم بڵاوەکەنەوە. لەبەرەوەی لەو بوارەیە زۆرمان هەیە ئێمە زیاتر هەوڵەیین بە تێکستەکانمان دژی شەڕ بۆ مافی ئافرەتان، بۆ مافی ئاژەڵ، بۆ ئاشتی و بە زمانی جۆرا و جۆر بەرهەمەکانمان بڵاو بکەینەوە و بە تایبەت کلیپەکانیشمان ئەگەر هەوڵ بیت هەڵی سەنگێنی با بڵێن کەمتر یان زیاتر ڕاستەوخۆ پەیوەندی بە تێکستەکەمانەوە هەیە و لە هیچ کلیپێکی ئێمە بەڕێزمەوە کەسمان نەهێناوە، یعنی ئەوە مەسیلیکۆن و شتەوە هیم بکەن، سەما بکەن و نمایشێکی هەرزان بکەن و دەنگی سەرجادە ئەخەینە قاڵبی هونەرەوە و پێشکەشەکەین. تا ئێستا خاوەنی چەند خەڵاتی جیهانین؟ خاوەنی خەڵاتی زۆری لەبەرەوەی ئێمە زۆر جار بەشداریەکەین لە پێشبڕکێ گەورەکانە و ئەمانەش لەلایەن پرۆفیسۆر و دکتۆر و کەسانی زۆر زۆر بەتواناوە هەڵەبژێرێت. ڕاست ئەم خەڵاتانە ئێمە زیاتر هەر وەکو خۆشی حەزەکەین بەشدار بین و وەکو شانازیەکە بۆ ئێمە. بەس ئەوەی کە دایمە نیگەرانمانە کاولامان سەیرە ئەوەیە کە 12 ساڵە ئێمە بوونمان هەیە هیچ دەستگایەکی میدیا ئاوڕی لێ ناوینەتەوە لە ناو وڵات. ئەمە جێگەی پرسیارە و گومانە و بەڵام هەیە شتێکە بوونی هەیە. ئەو تا ئێمە ئاوڕمان لێیاونەتەوە بە خۆشحاڵیەوە بانگێشمان کردوون. زۆر سپاس دەست هیوادارین بەرهەمەکانمان بڵاو بکرێتەوە و چاوپێکردنمان بەدڵنیایی بەرهەمەکانیشتان بڵاوەکەین. زۆر سپاس. گۆرانی کوردم کە دەنگدانەوەیکی باشی هەبوو بۆ نەکرا بە کلیپ دواتر لەلایەن هونەرمەندانی تریشەوە وترایەوە. لەبەرەوەی ئێمە ئەو گۆرانیەمان کە کرد بەداخۆ ساڵ و نیوێک دوای ئێمە هونەرمەندێکیە کە حەز ناکەم لێراناوی پێبێن و ئاماژەی پێ بکەم دەقی فکرە و گۆرانیەکەی بەکارهێنایەوە. بەس ئەوەیە بازێک هونەرمەند لەم وڵاتەیە چەند هونەرمەندێک ئیتر بەهۆی واستەوە بێ بەهۆی یەکێک لە هۆکارەکانەوە زیاتر توانای ئەویان هەیە پارێکی زۆر بۆ کلیپ سەرف بکەن. من لە هەموو چاوپێکەوتنەکایڵێم تەنها پشتیوانی ئێمە لە گروپەکەمانە خێزانەکەمە کە ئەتوانم بڵێم بە ڕێژەی لە سەیە هەفتای دەرامەتی ئەخاتە خزمەتی هونەری کوردی و گروپەکەمانەوە. ئەوەش بەشی هەموو شتێک ناکات لەبەرەوەی بەڕێوەبردنی گروپێک تێچوویەکی زۆری هەیە. لە ئێستادا سیدیەکتان تەواو کردووە و بەنیازن بڵای بکەنەوە. ئەگەر بکرێت باسێک لەو سیدیەم بۆ بکەیت و بەرهەمەکانی چین؟ ئێمە سیدەکانمان لە سپۆتیفای بڵاوەکەینەوە و ئەوەی کە وەکو سیدی بتوانی بەدەستەوە بیگریت وەکو تۆی بەڕێزم ڕۆ پێشکەشی کرا. ئێمە بەس ئەین بۆ کەسانەی کە دووریان نزیک ئەیان ناسین و هیچ بەرهەمی یەکەممان کە لەسەر ئاستی هەموو ئەڵمانیا خەڵاتی دووەمی هێنا نەمان هێناوەتە بازاڕی سلێمانی و بیفرۆشین. لەبەر ئەوەی هۆکارەکان زۆرن هەندێکی حەز ناکەم لێرە باس بکەم و ئەشزانم پشتیوانێکی ئەو تۆی لێ نەکراوە تا ئێستا لێرە. جگە لەم سیدیە کام بەرهەمانەتان یاخود کامکارانەتان بەرهەم هێنا و بڵاو نەکرابێتەوانێ؟
ئەوەی سەیری کەناڵی یوتوبی ئێمە بکات ئەیبینێت بەرهەمان زۆرترە لەوەی کە لە دەستگا میدیەکان لێدرێت و ئێمە تا ئێستا کارمان کردو بۆ دەنگبێژێکی ئێرە ئەوە یەک بەرهەم بوو ینی با بڵێن گروپی نانۆبیت کارەکەی کردو بەڵام دەنگبێژەکە دەنگبێژی نانۆبیت نییە بەداخەوە ئەوە زۆرتر لێدرێت لەوەی کە گۆرانەکانی هێدی خانەوەی کە بەدەنگی هێدی خان کە دەنگبێژی سەرەکی گروپەکەی لێ بدرێت. سپاس بۆ ئامادەبوونت هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوای زیاتر لێدانی بەرهەمەکارمان و بەدڵنیایی سپاس بۆ بینەران.